إن أرضكم قد تحررت بالكامل. بەموتارە عەبادی حەوت مانگ لەمە و بەڕای گەیاند کە داعش لە عێراقدا نەما، بەڵام چاودێران ئەو ساوی ئێستاش ئەوەیان دووپات کردووەتەوە کە ڕەوشی ناجێگیری سیاسی و ململانی هێزەکان فاکتەری سەرهەڵدانەوەی تیرۆرە. داعش بۆشایی سیاسی و خراپی گوزەرانی خەڵک و شەڕی سیاسیەکانی قۆستوەتەوە و دیسانەوە لە عێراقدا بووەتە فاکتەری هەڕەشە. ئەو ململان سیاسیە ناتەندروستی کە ئەمڕۆ لە عێراقدا هەیە، گروپە تیرۆریستەکان بە تایبەتی داعش ئەو هەلەی قۆستووە لە ماوەی ئەم چەند مانگە ڕابردووە چەندین کردەوەی تیرۆریستی و چالاکی سەربازی ئەنجام داوە بە تایبەتی لە ناوچەکانی ڕۆژئاو و باشووری کەرکووک تا ئاگاتە ناوچەکانی پارێزگای دیالە. لە بەرامبەردا حکوومەتی عێراق و حیزبە سیاسیەکانی عێراق نیان توانیوە بگەنە ڕێکەوتن نامەیەک بگەنە تەفاهومێکی سیاسی بتوانن بە زووترین کات حکوومەتێکی بەپەلە لە عێراق پێک بهێنن و بتوانێت ئەو بۆشایە ئەمنی و سەربازیە پڕ بکاتەوە. ئەم دۆخە ناجێگیرە سیاسیی عێراق و پێک نەهاتنی هێزەکان بە شیعە و سوننەوە کاریگەریەکەی بەسەر ڕەوشی ئەمنیەوە دیارە. داعش جگە لە خۆڕێخستنەوە جموجۆڵی تیرۆریستیشی دەست پێ کردوتەوە، ئەوەی عەبادی پێش 200 ڕۆژ ڕایگەیاند، بۆ ئێستا ڕاست نییە. بە پێی تێبینەکانی ئێمە ینی کێشە سیاسیەکان ئەو کێشە کەڵەکە بۆ سیاسیانەی کە لە عێراقا هەیە ڕنگدانەوەی لەسەر باری ئەمنی ئەبێ و داعشیش بە دوای درز و دەلاخەکانە ئەگەڕێ بۆ ئەوەی دیسانەوە لە عێراقدا کێشە دروست بێتەوە و ژینگەیەکی تیرۆریستی بۆی فراهم کرێتەوە. من پێم وایە تاوەکو حکوومەتی عێراق نەچێتە سەر سکەی خۆی وە تاوەکو شەراکەتی حەقیقی لە عێراقا جێبەجێ نەکرێت تا دەستور جێبەجێ نەکرێت هەموو ئەمانە ئەو فراغانن کە داعشتیا سەرهەڵدات. لەگەڵ ململانێ سیاسی و پەرتەوازەیی ناوماڵی عێراقدا باری خراپی ئابووری و داڕمانی خزمەتگوزاری بۆ خەڵکیش هەوێنی سەرهەڵدانەوەی دۆسیەی ئەو تیرۆرەیە کە عەبادی لاپەڕەکانی بەداخستوو لە قەڵەمدا، بەڵام داعش بەردەوام بوو لە گەرادانان هەتا گەیشتە ئەمڕۆ. سامانکەریم کورد، سات نیوز، کفری.